ڕێز و سڵاو وێ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵکی سەقز و سەلاسی باوەجانی لە ئاست بڕینی بەردەوامی ئاو. یان بەختکردنی دوو هاوڵاتی بە تەقەی سەرکوتگەرانی حکوومەت لە هۆلەیلان. دەست بە سەرکردنی شارۆمەندێک لە مەریوان. ڕێزگرتن لە یادی ئارتین ڕەحمانی لە شاری ئیزە. هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر بنەماڵەی دادخوازی بەسیر تەوانا لە سەومە عەسەرە. ڕێپێوانی گەورەی کرێکارانی سەناتی بەرق لە هێندوستان و گیان لەدەستان و برینداربوونی 24 کرێکار لە وڵاتی تورکیا. ناڕەزایەتی خەڵکی سەقز و سەلاسی باوەجانی لە ئاست بڕینی بەردەوامی ئاو. دانیشتوانی شارەکانی سەقز و سەلاسی باوەجانی لە ئاست بڕینی بەردەوامی ئاو ناڕازین و داوای دابینکردنی خزمەتگوزاری دەکەن. بە پێی زانیاریەکان خەڵکی سەلاسی باوەجانی ڕۆژانە بە دوای ئاوی خواردنەوەدا سەرگەردانن و بەرپرسانی حکوومەت هیچ بایەخێکیان پێنادەن. بڕینی بەردەوامی ئاو لەو شارە لە حاڵێکدایە کە دەوڵەت بە ئاسانی دەتوانێت لە ڕێگەی بەنداوی داریان ئاوی خواردنەوەی دانیشتوانی ئەو شارە دابین بکات. هاوکات لە شاری سەقز خەڵکی ئەو شارە بەدەست بڕینی بەردەوامی ئاو وەزاڵە هاتوون و ڕوو لە کانیەکانی ئەو شارە دەکەن. شانی باسە کە شاری سەقز دوو بەنداوی گەورەی هەیە، بەڵام ئاوەکەی بۆ شارەکانی پارێزگای ئازەربایجانی شەرقی دەگوازنەوە. گیانبەختکردنی دو وڵاتی بە تەقەی سەرکوتگەرانی حکوومەت لە هۆلەیلان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو گەنجی خەڵکی شارستانی هۆلەیلانی سەر بە پارێزگای ئیلام بە ناوەکانی یارمان بیگلەری و پژمان بە دریوەند بە تەقەی سەرکوتگەرانی حکوومەت یانیان بەخت کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئارمان بیگلەری لە بنەماڵەیەکی تێکەوشەری پارێزگای ئیلامە کە ماوەیەک ببورن کە مامۆیەکی بە ناوی بیژەن بیگلەری لە هاوینی خوێناوی ساڵی 1960دا لەلایەن کۆماری ئیسلامیەوە لە سێدارە درابوو. چۆنیەتی کوژرانی و دوو گەنجە هێشتا دیار نییە، بەڵام ئەو شتێک کە ڕوونە ئەوەیە کە ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی مانەوەی خۆی بە سەرکوتی سیستماتیک کوشتار و ئیعدام گرێداوە. دەست بە سەرکردنی شارۆمەندێک لە شاری مەریوان. ڕۆژی چوارشەمەیەکی گەلاوێ شارۆمەندێکی خەڵکی گوندی نێی سەر بە شاری مەریوان بە ناوی محەممەد پەروازە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر کراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەمنیەتیەکانی مەریوان لە سێڕێیانی ئاوایی نێ هێرشیان کردووەتە سەر محەممەد پەروازە و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە ڕفاندووە. محەممەد خێزاندار و باوکی سێ منداڵە و پێشتریش لەلایەن ئیدارەی دڵاعاتەوە دەست بەسەر و زیندانی کراوە. جێگای ئاماژەیە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی و هاوڵاتیە بڵاو نەکراوەتەوە. ناڕوونی چارەنووسی کاوە ڕەحیمی پاش دەست بەسەرکردن لە شاری بۆکان. 22 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی کاوە ڕەحیمی شارۆمەندی خەڵکی بۆکان تێدەپەڕێت و چارەنووسی ناوبراو تا بێستا بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی سێشەممە دەی پوشپەڕ کاوە ڕەحیمی هاوڵاتی خەڵکی گوندی ناچیتی بۆکان لە هێرش هێزەکانی ئیدارەی دڵاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و بە گرتوخانەی و ناوەندە ئەمنیەتیە لە ورمەیە گواستراوەتەوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کاوە ڕەحیمی بە توند و تیژیەوە دەست بەسەر کراوە و سەرکوتگەرانی حکوومەت دەرگا و پەنجەرەی ماڵەکەیان شکاندووە. ڕێزگرتن لە یادی ئارتین ڕەحمانی لە شاری ئیزە. ڕۆژی چوارشەممە بنەماڵەی ئارتین ڕەحمانی و چالاکانی مەدەنی ئیزە لەسەر مەزاری و گیانبەخت کردووە کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ ساڵ ڕۆژی لەدایکبوونی ئارتین ڕەحمانی کە لە سەردەمی شۆڕشی ژینا بە تەقەی سەرکوتگەرانی حکوومەت گیانی بەخت کرد بوو. ناوبراو کرێکاری میکانیکی ماشێن بوو و یارمەتی بنەماڵەکەیەدا. پاش قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی ئارتین پەیوەست بە ناڕەزایەتیەکانی شارستانی ئیزە بوو و گیانی لە پێناو و ئازادی و بەرابەریدا بەخت کرد. هێرشی هێزەکانی حکوومەت بۆ سەر بنەماڵەی دادخوازی بەسیر تەوانا لە سەومە عەسەرە. شەوی سێشەمە سیویەکی پوشپەڕ هێزەکانی حکوومەت هێرشیان کردە سەر خوشکی دادخوازی مێهران بەسیر تەوانا و لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شارستانی سەومە عەسەرە.
و بە چەک هەڕەشەیان لە خۆی و کچە تەمەەن 7 ساڵانەکەی کردووە. بە پێزانیاریەکان مەهسا بەسیرتەوانە و کچە تەمەەن 7 ساڵانەکەی لە ڕێگای ماڵەوە بوون کە هێزەکانی حکوومەت ئۆتۆمبیلەکەی ڕادەگرن و مەئمورێکی ڕژیم بە چەک هەڕەشە لە خۆی و کچەکەی دەکات. مەهسا بە میدیاکانی وتووە کە کچەکەی زۆر ترساوە و تا بەیانی نەیتوانیوە بخێت. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی شیراز و سمنان بەیانی ڕۆژی چوارشەمە یەکی گەلاوێش حکمی ئەعدامی دوو بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی سمنان و شیراز جێبەجێ کراوە. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران دوو بەندکراو بە ناوەکانی ڕۆڵا عەرەب تەمەەن 30 ساڵ و هۆشەنگ مەحمودیان تەمەەن 35 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی سمنان و شیراز ئیعدام کراون. بە پێی ئامارەکان لە مانگی پوشپەڕی ئەم ساڵدا دەستگای قەزای ڕژیم 78 بەندکراوی ئیعدام کردو. گواستنەوەی داود ڕەزەوی بۆ زیندانی گەورەی تاران ببوورن بۆ زیندانی تارانی گەورە. ڕۆژی چوارشەمەیەکی گەلاوێش داود ڕەزەوی ئەندامی دەستەی بەڕێوەبەرایەتی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران بە دوای کۆتایی هاتنی ماوەی مەرەخەسیەکەی دەست بەسەر و بۆ زیندانی تارانی گەورە گوازراوەتەوە. گواستنەوەی و چالاکە کرێکاریە بۆ زیندان لە حاڵێکدایە کە بەرپرسانی زیندان لەگەڵ درێژکردنەوەی ماوەی مەرەخەسی دەرمانی داود دژایەتیان کردووە. داود چەندین نەخۆشی سەختی هەیە و پزیشکان پێشتر خوازیاری نەشتەرگەری بۆ چالەکە کرێکاریە بوون، بەڵام ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم ڕەزامەندیان نیشان نەداوە. سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران گەڕانەوەی داود ڕەزەویان بۆ زیندان بە توندی شەرمەزار کردووە، بۆ ڕایان گەیاندووە کە پاش هێرشی ئیسرائیل بۆ سەر زیندانیە بین. بەندکراوانی سیاسی بۆ زیندانی تارانی گەورە ڕاگوێزراون لە حاڵێکدا هیچ ئیمکاناتێکی ڕەفاهیان بۆ دابین نەکراوە. نەبوونی ئیمکاناتی ڕەفاهی گیانی و چالەکە کرێکاریە دەخاتە مەترسیەوە و ئەبێ بە زووترین کات ئازاد بکرێت. هەوڵی خۆکوژی محەممەد نوریزاد لە زیندانی تارانی گەورە. ئێوارەی ڕۆژی چوارشەممە محەممەد نوریزاد بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی تارانی گەورە دژ باڵسوکەوتی وەحشیانەی هێزەکانی حکوومەت دەستی داوەتە خۆکوژی و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. بە پێی زانیاریەکان هێزانامنیەتەکانی زیندان هێرشیان کردوێتە سەر ناوبراوە وێ ڕایزەوتکردنی نووسراوەکانی بێڕێزیان پێکردووە. ناوبراو دژ باڵسوکەوتی وەحشیانەی سەرکوتگەرانی حکوومەت هەوڵی خۆکوژی داوە، بەڵام لەلایەن هاوبەندیەکانیەوە ڕزگار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. محەممەد نوریزاد پاش وەرگرتنی چارەسەری پزیشکی گەڕێنراوەتەوە زیندان، بەڵام دۆخی تەندروستی جێگیر نییە و شەوی ڕابردوو دووجار لە هۆشخۆی چوو. قەیرانی بیاوی لە بەلوچستان و گواستنەوەی یاوی دەریای عەمان بۆ ئیسفەهان. لە حاڵێکدا منداڵانی بەلوچ بۆ هاوردنی ئاوی خواردنەوە لە چاڵاوەکانی بەلوچستاندا دەخنکێن ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی ملیاردەها دۆلاری بۆ گواستنەوەی ئاوی دەریای عەمان بۆ ئیسفەهان سەرف کردو. بە وتەی چالاکانی بەلوچ قەیرانی ئاویانی دانیشتوانی سیستان و بەلوچستانی خستۆتە مەترسی جدیەوە و لە ساڵی 2024 زانیدا بەلانی کەم 25 منداڵی بەلوچ بەهۆی خنکان لە چاڵاوەکانی و پارێزگایەدا گیانیان لەدەستاوە. چاڵاوەکانی بەلوچستان نیشانەی هەژاری سەپێنراو بەسەر دانیشتوانی و پارێزگایە و لە بیرکردنی خەڵکی بەلوچ، هەروەها سەرچاوەی نەخۆشی وەبا و مالاریا لە نێو ژنان و منداڵانی بەلوچە. زۆربەی ئاواییەکانی و پارێزگایە لە دەستڕاگەشتن بە ئاوی لولەکەشی بێبەشن و ڕژیمی سەرکوتگەر ئاوی دەریای عەمان بۆ کارگە سەنعەتیەکانی ئیسفەهان، یەزد و کرمان دەگوازێتەوە. ناڕوونی چارەنووسی 5 شارۆمەندی دەست بەسەرکراو لە دوورگەی خارک. 5 شارۆمەند بە ناوەکانی موحسین کەریمی، مەحموود دەروێشی، یاسر موسەوی، ئسحاق کەنعانی و یوسف ئەفشاری ماوەی 25 ڕۆژە لەلایەن ئیدارەی تڵاعاتی دوورگەی خارکەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی یەکشەممە هەشتی پوشپەڕ ئەو 5 شارۆمەندە لە هێرشی هێزانامنیەتیەکانی دوورگەی خارک بۆ سەر ماڵ و شوێنی کارەکانیان دەست بەسەر کراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هۆکاری بەندکرانی ئەو 5 هاوڵاتیە ڕەخنەگرتن لە دەسەڵات بۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بنەماڵەکانیان هێشتا نەیانتوانیوە چاویان پێیان بکرێت. ڕێپێوانی گەورەی سەنعەتی بەرق لە هیندستان. ڕۆژی چوارشەمە یەکی گەلاوێش کرێکارانی سەنعەتی بەرقی هیندستان لە ئەیالەتی ئۆتا پرادێش دژ بە ڕادەستکردنی کارگەکەیان بە کەرتی تایبەت خۆپێشاندانیان کردووە. کرێکارانی ناڕازی ڕایانگەیاندووە کە بەهۆی سیاسەتاڵەکانی دەوڵەت هەقدەست وەقی بیمەکانیان لە کاتی خۆیدا پەرداخت ناکرێت
وە کرێکاران تووشی کێشەی معیشەتی و دەرمانی بوون. لە کۆبوونەوەی ڕۆژی چوارشەممەدا هەزاران کرێکار، ئەندازیار و کارمەندی سەر بە یەکێتیە کرێکاریەکان بەشداریان کردووە بۆ وتنەوەی دروش. خوازیاری کۆتایهێنان بە سیاسەتی خصوصی سازی بوون. گیانلەدەستان و برینداربوونی 24 کرێکار لە وڵاتی تورکیا ڕۆژی چوارشەممە ئاگر لە دارستانەکانی ئێسکی شەهیر کەوتێتەوە و بۆ هێوە 10 هێز یاگرکوژێنەوە گیانیان لەدەستا و 14 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی وەزیری کشوەری تورکیا ئەو کرێکارانە سەرقاڵی دامرکانەوەی ئاگری دارستانەکانی ئێسکی شەهیر بوون کە بەهۆی گەردەلول لە نێواگردا گیریان خواردووە و بۆ هۆیەوە 10 کرێکار گیانیان لەدەستاوە و 14 کەس بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هۆشداری نەتەوە یەکگرتوەکان سەبارەت بە دۆخی کارە ساتباری ژنانی عەلەوی لە سووریا. کارناسانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان لە ڕاگەیاندنێکدا هۆشداریان بە دەوڵەتی سووریا داوە تاکو چارەنووسی دەیان کچوژنی عەلەوی ڕەفێنرا و لەلایەن گروپە تۆندڕەوە مەسەبیەکان ڕوون کاتەوە. لە بەشێکی ئەو ڕاگەیاندنەدا هاتووە کە لە سەرەتای مانگی مارسی 2025 زاینیەوە تا بە ئەمڕۆ 38 ژن و کچی تەمەن 3 بۆ 40 ساڵی عەلەوی لە شارەکانی لازەقیە، حەما، حۆمس، دیمەشق، تەرتوس و حەلەب لەلایەن گروپە تۆندڕەوەکانی سەر بە حکوومەت ڕەفێنراون و چارەنووسیان تا بە ئێستا نادیارە. کارناسانی سەر بە نەتەوە یەکگرتوەکان کارزاری سیستماتیکی بێسەر و شوێنکرانی زۆرەملێ و تونند و تیژی سێکسی بۆ سەر ژنان و کچانی عەلەویان بە توندی شەرمەزار کردووە و خوازیاری ئازادی هەموو ڕفێنراوان و هەروەها محاکمەی تاوانباران. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.